سۆیۆچێناژ باوانێ سەرتاپایگیانێ بووینێژ بێچێم ئازیز کزی چێمانێ دڵجە دووریێ تۆ پانتایش بەناوی خوای گەورە بەخێراتنی ئەم بەرنامە بەپێزەکەم سپاسیانەکەم کەوا دەڤەری هەورامانیان بەسەر کردوێتەوە. ئێمە باسی ڕۆڵی ئافرەتەکەین پێگەی ئافرەت لە هەورامانە هەر لە دێر زەمانەوە لە مەنتیقەی هەورام و هەورامان و هەورانیەکانە کە بایەخێکی زۆر دراوە بە ڕۆڵی ئافرەت. پێگەی ژن لە مەنتیقەی هەورامانە هەر لە دێر زەمانەوە کە دایکانی ئێمە ئەکا توانیویانە ڕۆڵی سەرەکی ئافرەت دایکایەتی بۆ لە دەڤەری هەورامانە. ئەم دایکە بە ڕێزانشان بەشانی پیاوان ئیشی دەرۆشیان کردووە و هاتوونەتەوە مناڵیشان بە جوانترین شێوە پەروەردە کردووە. چەند کەڵە پیاویان پێگەیانوە بۆ نمونە دکتۆر مستەفا زەڵمی یەکێکە لەو کەڵە پیاوانەی کە لە مەنتیقە و دەڤەری هەورامانە پێگەشتووە لە ژێر دەستی ئەو دایکە بە ڕێزانە کە توانیویانە بە جوانترین شێوە ڕۆڵەکانیان پەروەردە بکەن. ئەم تا ئێستا لە مەنتیقەی هەورامانە مەنتیقەی هەورامیەکان هیچ داتا و هیچ ڕێژەیەکی تونند و تیشی تا ئێستا تۆمار نەکراوە. ئەمەش ئەگەڕێتەوە یەکەم بۆ سەرچاوی دینداریەکەیان کە پێگەیشتون لە دینداریە دووهەمیش بۆ عرف و ئەو عادەتە جوانی کە لەناو هەورامەکانە هەیە و بۆ ئەو بابەتە کۆمەڵایەتی کە هەیە لەناو هەورامەکانە توانیویانە ڕۆڵێکی جوان بگێڕن کە لەسەر توانیمانە ڕۆڵێکی جوان بگێڕن بۆ ئەوەی کە مناڵەکانیان بە جوانترین شێوە پەروەردە بکەن لەم دەڤەری هەورامەکانە. زۆر بەخێر بێن خۆشحاڵم کە هاتوون ئێمەتان بەسەر کردوێتەوە. لە ڕاستیدا کاتێک کە باز لە مێژووە کرێ هەڵبەتە مێژوو فرەلایەنە فرەڕەهەندە فرە بوارە تەنها لایەنێک ناگرێتەوە بێگومان مێژووی هەورامان پڕە لە معریفە پڕە لە ئەو گەنجینە زانستی و زانیاری و ڕۆشنبیری کە لە هەوراماندا هەیە دەتوانرێت چەندین بەرنامە چەندین کاری زانستی و ئەکادمی لەسەر بکرێت. بێگومان لە ناویشیاندا کار و یاخود پێگەی ژنانە لە بواری معریفەدا لە بواری کە بازرگانیەکاندا لە ڕۆشنبیریدا لە ئەکادیمیدا لە هەر بوارێکە لە چ سوچ و قوژبنێکی ئەم دنیادا بێ ژنان لەوێ ڕۆڵیان هەیە و بۆ توانیویانە ئەو ئەرکانی کە لەسەر شانیانە باشترین شێوە جێبەجێ بکەن. کاتێک کە باز لە مێژووی ئەم چینە دەکەین یاخۆت ئەم ژنان دەکەین نەتوانین بڵین ژنان هەر لە دێر زەمانەوە لەگەڵ پیاواندا شان بەشانی پیاوان کاریان کردووە ئەرکیان کێشاوە چ لە دامەزراوەیەکی وەکو خێزاندا چ لە دامەزراوەکانی دەرەوەی خێزاندا شان بەشانی پیاوان توانیویانە ئەرکەکانیان جێبەجێ بکەن. واتە ژنان لە مێژوودا لە بەتایبەتی لە هەوراماندا تەنها تەماشاکار نەبوون بەڵکو بڕیاردەر بوون چ لە ناو خێزانەکانیاندا کاتێک کە کێشەیەکە بوو بێ ئاریشەیەکە بوو بێ لە خێزاندا ئەوە نەبووە تەنها پیاوەکان بە تەنها بڕیار بدەن بەڵکو لەگەڵ ژناندا تاوتویان کردووە قسەیان لەسەر کردووە تا گەیشتونەتە بڕیارێک کە بە جۆرێک بێت لە بەرژەوەندی خێزان و لە بەرژەوەندی کۆمەڵگادا بێ. بێگومان ئەمەش وا دەکات کە هێواش ئەم خێزان یاخود ئەرکی خێزان لە ژنان لە خێزاندا هێواش بپەڕێتەوە بۆ دەرەوەی خێزان بۆ دەرەوەی دیوارەکان چونکە ئەو دیوارە هەڵچنراوانەی کە لە ماڵەکاندا هەیە هەڵبەتە ئەمانە ڕاستە دیوارن بەڵام ئەکرێت ئەمانە زۆر ئەم تەلیسمانە بشکێنرێن لە دەرەوەی ماڵەکانیشا بە هەمان شێوە ژنان ڕۆڵیان هەبووە. کاتێک کە پیاوەکان ڕۆشتون بۆ بازرگانیکردن کاتێک کە ڕۆشتون بۆ ئەوەی کە لە کێڵگەکاندا کار بکەن ژنەکانیشیان لەگەڵدا ڕۆشتون پێکەوە کاریان کردووە پێکەوە ئەرکیان کێشاوە واتە ژنان ئەمە وای
وای کردووە کە خۆیان خاوەنی داهاتی خۆیان بن هەڵبەتە لە هەر شوێنێکی ژن خۆی خاوەنی داهاتی خۆی بوو پشتی بە خۆی قایمە پشتی بە خۆی ئەستورە وا دەکات هێوا شێواژ متمانە بە خۆی دروستکە ئەم متمانە بە خۆی دروستکردنە لەلایەن ژنانەوە لەلایەن خێزانەکانەوە وای کردووە لە هەموو بوارەکانە لە هەموو کایەکانە ڕنگ باتەوە هەڵبەتە ئەمە وای کردووە کە کاتێک ئێمە ئێستا باسی 330 کۆچی ئەەکەم لە 330 کۆچیە ژیلاو مەرێ ئەنجومەنێک بۆ ئەم ژیلاو مەرەیە ئەم ئەنجومەنە هەڵبەتە 330 کۆچی زۆر کۆنا مێژوەکەی کۆنا لەم کاتەیە دایەخەنانێ بۆ 2 دەورە هەڵبژێڕراوەتەوە وەکو ئەندامی ئەو ئەنجومەنە کە ئەندام پەرلەمانی ئێستا ئەکاواتە 2-4 ساڵی لەسەر یەک لە کاتێکا خۆتان نەزانن مێژووی هەڵبژاردن نەک تەنها خۆکاندیدکردن بگرێت دەنگدانی ژنان لە ئەوروپاشات 100 ساڵێکە ئەمە هەیە لە 100 ساڵێک نابێت کە ژنان مافی ئەوەیان هەیە دەنگ بن نەک خۆیان هەڵبژێرن کەواتە هەورامان زۆر لە پێش ئەو مێژوەوە پێشەوە کەوتووە کە بتوانێت خۆی ڕۆڵی هەبێ دەنگی هەبێ سەنگی هەبێ بتوانێت لەناو کۆمەلگایە جێگەی بێتەوە هەڵبەتە لە سانەکانیشە کاتێک کە بازەکەرە چەندین جار ژنان ڕۆڵیان هەبووە لە ناو کایەکانە ئیشیان کردووە کاریان کردو چەند ناوێکی ئێستا ناوەکان بە تەواوەتی نایەتەوە یادم بەڵام چەند ژنێکە بووە کە لە ناو سانەکانە دیسانەوە ئەرک و ڕۆڵی تایبەتیان هەبووە لە ناو ڕۆشنبیریە لە ناو معریفەیە لە ناو هەر بوارێک کە ئەگری ئەتوانم بڵێم ژنان لەوێ بوونیان هەیە هیچ کاتێک ژنان ون نەبوون لەوەی کە چۆن کارەکانیان بکەن چۆن ئەرکەکانیان بکێشن سەختی ناوچەکان غەدری لێ کردوین سەختی ناوچەی هەورامان دەتوانم بە دوو دیوە باسی بکەم بە دیوەکە بڵێ سەختی ناوچەی هەورامان بە دیوەکە غەدری لێ کردوین سروشت غەدری لێ کردوین بەڵام ئەم سەختیەی سروشت بە دیوێکی ترا وای کردووە ژنان هێندەی تر کۆڵنە دەربن ژنان هەوڵی زیاتر بن بجەنگن لەگەڵ ئەو سروشتە سەختەیە خۆتان نەزانن ناوچەی هەورامان بە تایبەتی لە زەردەمەکانی پێشترا کاتێک کە بەفر باریوە زستان باریوە دوای 6 مانگجا بەفرەکە نەماوە و چوەتەوە کە ئەمە وای کردووە کە ئەو ناوچەیە بەڵێ بە فعلی ناوچەیەکی سەخت بووە سروشتێکی سەخت بۆ شاخ و داخەکەی وای کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان ئەرکی تر و قورسایی تری زیاتر کەوتوتە سەر ژنان بۆیە لەگەڵ ئەوەی کە ناوچەکە ناوچەیەکی سروشت بۆ بە دیوێکاوەکو وتم غەدری لێکراوە بەڵام بە دیوێکی ترا هۆکار بۆ ئەوەی کە چەندین جار ژنان هەوڵ بن کە بتوانن خۆیان بسلمێنن خۆسەلماندنی ژنان لە ڕێگە تەختەکانە زۆر حونەری نییە لەو شوێنانەیە حونەریە کە تۆ بتانی کە ئاستەنگەکان چەندێک زۆر بن تۆ بتانی و ئەستانگانە تێپەڕێنی هەڵبەتە بە ئێستاشەوە ژنان ئاستەنگێتە بەردەمیان بە ئێستاشەوە ژنان چ لە هەورامان بێت چ لە شوێنەکانی تر بێ ڕێگاکان هەر ئاوا گوڵڕێژ نەکراوە بۆ هەر هەمومان هەر ئاوا بە سریات تێپەڕین و بگەینەوە پلۆپۆستانی کە خۆمانەمانە هەڵبەتە ئەو مێژوە دێری ئەو ناوچە سەختە ئەو ژنانەی ئەوەی کە پێگەیاندووە وای کردووە ئێمە ئەی بۆچی ناتوانین ئەوە بکەین ئێمەمانان کە ئێستا لەم سەردەمایان ئێمە بۆ ناتوانین ئەو ڕێچکەی هەڵگرین کەواتە بە دیوێکە ڕاستە بەڵام ئەو سەختیی ئەوێ وای کردووە دەشتی کاکی بە کاکی نەبێ خەڵک خەریکی کشت و کاڵکردن بێت بەڵکو ئەبێ ڕێگایەکی تر بدۆزێتەوە بۆ ئەوەی بژی بۆ ئەوەی خۆی بسەلمێنێ ئەویش ڕێگای خوێندن و خوێندەواری بووە هەرزوو خەڵکی هەورامان بە ژن و پیاویانەوە درکیان بەوە کردووە گەورەترین پاسپۆرت بۆ چوونە ناو کۆمەڵگا شەهادە و بڕوانامە خوێندن و خوێندەواریە بۆیە ئەم پاسپۆرتە پێویستی بەوە بووە کە هەوڵی بۆ بن ئیشی بۆ بکەن کاری بۆ بکەن ئەو خۆشتان دیقەت بن و سەرنج بە نەزانن کە لە زۆربەی زۆری لە چاو ئەو جوگرافیا بچووکەی کە هەورامان هەیەی بەڵام کەسایەتیەکانی زۆر باش توانیویانە جێگە و پێگەی خۆیان بگرن لە هەموو دام و دەستگاکانی چه حکوومەتی هەرێم و لە دەرەوەی حکوومەتی هەرێمی شایمە شانازی بە هەموو کوردێکەوەکەین لە هەر شوێنێک پێگە و سەنگی خۆی هەبێ بەڵام بەرنامەکەمان لە بەرەوەی هەورامانە و تایبەتە بە خەڵکانی هەورامان ئێمە شانازیەکەین بەو تاکانی کە وەکو هەورامیەک توانیویانە خۆیان بسەلمێنن چونکە چنگە کڕی بیستوە ئەمە ئاسان نەبووە بەدەسێنانی ئەو پلەپۆستانەوە نەبووە لەسەر سینیەک پێشکەشمانکەن بەڵکو پێویستی بە هۆڵ بووە پێویستی بە بڕوانامە بۆ پێویستی بە کارکردن بووە سەلماندنی هەریەکێک لۆ پلۆپۆستانە لەوانەیە ساڵێ 2 ساڵ تۆ هیچە بۆ دەرنەکەوێت بەڵام دوای 2 ساڵ بۆ دەرەکەوێت کەو کەسانەی لە پلۆپۆستەکانان توانیوانە خۆیان بسەلمێن توانیوانە کارێ بکەن کە خەڵکی تریش چاو لەوان بکات
ئێمە چاومان لە پێش خۆمان کردووە ئێستا من ئەزانم خەڵکی تریش هەیە چاو لە منەکە دوای من بێگومان من ئەگەر نەبێت ئەمە حێک بۆ خۆمان بەڵام من شانازیەکەم بەوەی کە چەندین خوێندکار و مۆزف و مامۆستایانە لای منەڵێن دکتۆرە حەزەکەین وەکو تۆ بین ڕۆژێک لە ڕۆژان کە ئەمە شانازی نییە بۆ مەهابات بۆ من بۆ ژنێک شانازیە بۆ هەورامێک شانازیە کە توانی و نمونەیەکی جوان پیشان بم کە خەڵکی تریش ئەو نمونە جوانە لەبەری بگرێتەوە وێنەی لەبەر بگرێتەوە منیش هەموو جارە گەڕێنمەوە بۆ ئەوەی سوپاسی و سروشتاکەین کە ئەو سەختی بەخشی بەو ناوچەیە بۆی بە بەردەوام ئێمە لە جەنگابین لە شەڕابین لەگەڵ ئەو سروشتەیە بۆی بە باشترین شێوە خۆمان بسەلمێنین بە باشترین جۆر خۆمان نمایش بکەین ڕاستە سەختە ڕاستە ناوچەکە بە پێویست خزمەت گوزاری بۆ نەکراوە ئەگەر سەرنجی ناوچەکانی تر بیت و لەگەڵ هەورامانە خۆ خزمەت گوزاری ئەو جوانی هەورامان هەیەی بەشێکی هی خەڵکەکان و دەستپەنجەی خەڵکەکانی پێوە دیارە بەشێکی کەمی ئەگەر بڵین حکوومەت لەو ناوچانەیە ئاوڕی لەیاوەتەوە چونکە خەڵکەکانی ئەوێ خۆیان سەلیقیان هەیە کاتێک سەیری ئەو کەڵەکانە ئەکەی کە چەند ساڵێک لەمەوە پێش ئەو بینایانە دروست کراوە ئەو تەڵانانە دروست کراوە ئەمە بە ڕۆبۆت دروست نەکراوە ئەمە بە مەکینە دروست نەکراوە ئاخۆ ئەو خەڵکانە ئەو باوباپینانەمان چەندیان ئەرک کێشا بێ تا بەرد لەسەر بەرداینێن ئەم سروشتە جوانەی ئێستای لێ دروست کراوە هەڵبەتە گوناحە ئەمنەوەی ئێستا کە ئێمەین و ڕۆڵەکانی دوای ئێمەن نەتوانین ئەو سروشتە بەپارێزین و بە باشترین شێوە خزمەتی نەکەین کەواتە ڕاستە سروشتەکەمان سەختە ڕاستە بە پێویست ئاوڕی لێ نەیراوەتەوە بەڵام سەلیقە و دڵسۆزی و خۆشەویستی تاکەکانی هەورامان بۆ سروشتەکەیان وای کردووە کە نەتوانن ئەوان ئاواهی هەر ئەوە وازی لێبێنن بۆ قەدەر چی بکە نە خۆیان دەستیان پێوەیەتی خۆیان ئیشی لەگەڵەکەن دەست و پەنجیان هێن نەرم کردووە لەگەڵ ئەو بەردوودار و ڕقایەتی ئەو سروشتەیە وازانی ئەخۆمە زۆر بە ئاسانی و سادەیی هاتوۆتە بەرەم بەڵام نەخێر بە ئاسانی نەبووە بە سادەیی نەبووە بەڵکو ڕەنجی ویستووە پێویستی بەوە بۆ چەندین ڕۆژ و ساڵ و مانگ بۆ ئەوەی کە ئەو سروشتە جوانەی لەوێ هەیە یەک جۆگە لە ئاوی بچکۆلانە ئەزانی چەندداری پێ ئاوە درێ خۆ لە شوێنی تریژە و ئاوە چەندین جار زیاترە بەڵام توانیویانە بەو جۆرە مامەڵی لەگەڵام بکرێ کەواتە بەڵێ سەلیقە و خۆشەویستی خەڵکی هەورامان وای کردوکە ئەو هەورامانە هەورامانە بکەستا هەورامانی وەرمێکانی بۆ خەڵکی بێڕیا و مهرەبانی بۆ هەورامانی بێسامانی بۆ سەفا و سەواخێر دەم بەیانی بۆ ئێمە وەکو شان بەشانی پیاوەکانمان ئیشەکەین پەیاممان ئەوەیە ئێمە حەزەکەین هەموو ئافرەتێک لە هەر شوێنێکی دنیا بن لە کوردستان لە دەرەوەی کوردستان ڕێک شان بەشانی پیاوەکانیان ئیش بکەن کار بکەن هیچ کێشەیەک و هیچ بەشاکیلێک نییە شکر لە ڕابردووە من یەکیان شخصی خۆ باخەوانیم کردووە ئەم هەم کە یعنی خەڵکی زەردەهاڵ و بیارە هەمووی ئەم ناسن ئەم منتیقە من چۆن لەگەڵ پیاوە ئیشم کردووە وەڵڵا حیوانداریم کردووە هینمان بووە حیوانمان بووە باخمان هەبووە هەموو شتێکمان هەبووە شان بەشانی خۆی بەیانی زووس بەیانی نوێژی بەیانیمان کردو هەڵسان ئیشمان کردووە تا ئێوارە بەیەکەوە زەراعەتمان کردووە بە هەموو شێوەیە زەراعەت ئەو کاتە وەختی زەراعەت بوو ئەیتر هەموو شتێکمان کردووە وەڵا لەگەڵ پیاوەکانە ئیشی ناوماڵیش بە تاکید ئێوارانە چینۆ لەڵی وەختی وابووە فریاینانکردن شەو نانممان کردووە شەو مناڵمان شۆردووە شەو ئیشی ماڵمان کردووە بەیانی ڕۆشتوین بۆ دەرەوە لەگەڵ هینە لەگەڵ هینەکانە یعنی پیاوەکانە وەڵام مشتەریشمانەیە و کڕیاریش دێ و ئەنجا گەشتیار دێن و ئیتر خوانێ بڕێ بەشی خۆشمانەکەین و بەشی بژێوی ماڵیشەکەین بۆ ژیان وەڵی بڵێ قرسە بەڵامی تر مەجبوری قەیچێکا خۆ عیب نییە ئەوە عیبەکە نەدبێ لە ماڵە نەبوون بی پیاوت نەبوون بێ ئەوە عیبە بڕۆیت پارە لە خەڵ قەرز بکەیت
ئەوە ناخۆشە بەڵامەکە کە لە ماڵەکە خۆت ئێشەکە ئەتوانی بیکەی بۆ نایکەی ئەستەوای لێ هاتووە کەس نان ناکا و کەزی ناکە ئەینا وەڵی هەموو شتێکمان کردووە ئێمە پێمان عیب نییە پێشنیارم ئەوەیە ئەڵێم حتا ئیش بکەن با ئینسان هەتا لە ماڵا بێت تووشی نەخۆشتەر و نیش ئەبیت بچیتە دەرەوە ئیش بکە قەیچێکە خۆ عیب نییە بەڵامەک و هەیە نایکە ئیتر ئەم خەت و مۆبایل و ئەنتەرنێت و منتێرێتە وای کردێ بەخوا کەسیش ناکە گشتیان گاڵتەیان لێتی بەعزێ کەسە ئێستا حالیان گاڵتەی لێتی ئێمە نانەکەین ئێستا حالیان خۆم هەتا ئێستا ئەم مۆبایلی مواسەفاتەمە هەن نەبووە نیشمە ئەنتەرنێتیشم نییە خەتیشم نییە لە ماڵە یاک مۆبایلی سادە و ساکات هەموو تەواو حتا ئێسای لەگەڵ ئەوەی شانە بوو مۆبایل مناڵیشم هەیە و کچیشم هەیە و داوای کردو بۆم نەکڕیون ئەوە باشە بێ کێشەیە بێ مەشاکی لە ئێوارانە ڕۆیتە بۆ خۆت ئیسراحەت لە ماڵی خۆتاکە پاڵە دەیتۆ هەرچی بگرێ بە مۆبایلەکری شیرازەی ماڵ تێکە چێ مناڵ ئایلە تێکە چێ خێزان تێکە گشتی مۆبایلت ئەرە وەڵڵا روشنایی چما تاریک ترمیه عزیز روشنایی چما سرەتا ئی وەختە تاوەش دەستاوەش پێی بەرنمەکە تا بەرنمەیە هەوار و هەورامانی جە کەناڵ و پەیامی فرەوەش حەڵە ناکەمێمان و ئی بەرنمەیەنە ئەگەر ئێمە گەرەکما بۆ باس و ژەنی و ڕۆڵ و پێگۆ ژەنی کەرمێجە هۆرامانە نەتیجە وێردن و چجە ئیسەنە مشم گەڵمەوە پێ فرە سەردەمیوی کۆنی یعنی چەندها سەدی چێوەڵتەر بەپاو ئاکاتە هۆرامانی بەپاو فکر و جور و ژیوا و ئاکاتە جە هۆرامانەنێ و جور و ویرکردەیە و ئاست و ئەنەیاوایی خەڵک و هۆرامانی جە ئاستی فرە ئالە نەبیێن تامی واچمێ کاریشکردن سەر و ئانەی کە هۆرامانەنە گرنگی بە فرە چێوادریۆ یۆ چا بابەتە بابەت و ژەنی بیان کە ئیسە جەفرە یاگەکانە حتا ئەچە خود و هۆرامانی چەنە تامی واچمێ پاشەکشەشکردن گێڵان و پێدمای بەڵام چا کاتەنە ژەنی ژینگە سروشت باواچمێ یاگی و پێگەی ویفرە تایبەتش بێن چونکم خەڵکەکەش چاکاتەنە ویرشچانەی کردنەوە کە ئەگەر گەرەکش بوو وەش بژی و ئەگەر گەرەکش بوو ژیانی وی ڕێکوپێکش بوو ئەگەر گەرەکش بوو چا کەشە سەختا هۆرامانیەن و چا بارودۆخە قورسەنە بەردەوام بوو پێشژیوای یۆ چانیشا مشیۆم ڕێز و حرمەت و ژەنی گێر و پێسە و وێش پێسە و کەسیوی کە ئاست و پیایەنە شان بە شان و پیای یعنی ئاستیوی یەکسانی فرەوەش جێبەجێ کریان و ژەنی وێچش ساحیب و ئەقل و فکر و هزری ویفرە تایبەتی بێنە ساحیب و ژیوێ ویفرە تایبەتی بێنە و ژیریوی تایبەت کە تاوانش وێژ یاگی وێشکەرەوە ئێمە ئەگەر گەڵمەوە پێ تاریخی ویفرە کۆن و هۆرامانی ئێمە ژەنی مابیێنێ شاعری بێنێ ژەنی مابیێنێ حجرەکانە نەک ئانەکە دەست شاوانان مامۆسێج بێنێ و ژەنیش مابیێنێ سەرلەشکر سەرداری بێنێ یعنی ئینیشاگر هۆکاری بێنێ پێ ئانەیە کە نیشانەژمڵۆ خەڵک و هۆرامانی بەگشتی کەسیوی ئاست و ویرکردێش ئاست و ڕۆشنفکریش جە حەدێوە نەبیان پێگە و گۆرەی ژەنیش فەهمش پە نەکردن و ئا گۆرەی و ئا حەق و ماف و ئەرکە کە مشیۆم دریو بە ژەنی پرش دریان و ژەنی وێچش ڕۆڵیوی ئالش بێن پێیانەیە کە تاو حەق و ماف و وێش گێرۆنە و ئا یەکسانیە بەرجەستە کریۆ ئێمە فرە بوارەکانە تامێ جەمێژوەنە کە هەن تاواگەر گەڵمەوە پێفرە کۆنی وەڵین هەر پاسەکە ئیشارەتم پەنەدا فرە چێوێ هەنێ کە نیشانە مڵا چاکاتەنە ژەنی فرە گۆری بێنەوە و بە یەکسانی تەماشە کریێنەوە ڕێزیوی تایبەتش گیریان فرەجە سەردەمی کۆن و وەڵینەنە ئێمە پەرلەمان و ژیرلۆ مەری مابیێن کە تامی واچمی یەکەمین پەرلەمان جە عالەمەنە جە هۆرامانە نەلوانڕاوە بە ناوی ژیرلۆ مەری چی پەرلەمانەنە ژەنی تاوانش وێش کاندید کەرۆ و ژەنێوە کە ئیسە من بەداخۆ نامەکەش نمێەوە بیرم یەرێ جاری سەر و یۆی سەرۆک و پەرلەمانی بێنێ و دمای ئانێچە ژەنی چنی تاوانی ژوش کاندید کەر و هەڵبژاردنەکەی چەنە ینی هۆرچنیە و ئەندام پەرلەمانەکانە ژەنی پێسە پیای پێوەرە بەشداری بێنێ یعنی ئینە نیشان پانەی مڵاکە ژەنی حەق و دەنگداش بێن ژەنی حەق و قسەکردێش بێن جە گرد و کایەکانە ژەنی دۆریوی جیاوازش بێن جە کایە سیاسیەکانە جە ئابوووریەکانە جە فرە و ئەدەبیەکانە جە حجرەکانە ژەنی هۆرامانی دەنگش بێن ڕەنگش بێن و ئیسێج هەر نامێژەنەوە مێژوونە نامێژمەنێنەوە ئینە ئاکاتە
چونکم گرد و ناوچەکە بە عام هەورامانی جێپسە ناوچەکە تەنها وێژ بیان کللتورەکە تری تێکەڵیشانە بیان چون تێکەڵبیە کەلتورەکە عادەتەن هەر تێکەڵبیە پاسەن تۆ چند کەسیوی چند عادەتیوی چند بیر و باوەڕیوی کە تێکەڵیت بۆ وینی دبایی ئاو کچە جەهینەکۆ تۆ هۆرگیرە تۆ کچە جەهینەکۆ ئاوی هۆرگیری بەڵام وەڵێنە هۆرەمانی کۆن و وەڵێ ئێمە تاوی واچمی چون تەنها هۆرامان هەرویش بیان و ئا فکرە ویر و جوانەشە بیان ئافکرە ویر و زەریفەشە بیان سەر و ژەنی سەر و ژینگەی کە ژەن و ژینگە دوێ چێوێ ینی تامی واچمی مەبوو جێویشا جیاکەریەوە چون پێوەرە تاوانشا ژیوای وەش و زەریف و بەرجەستەکەرە پۆچی بەڵام چاکاتەنە چونکم هۆرامان هەروێژ بیان و کولتورەکەش تێکەڵیش نەبێن چن مەباقی کولتورەکاتەری و هەمسایەکە چێوەکە پێسە وێژ مەنەنەوە بە پاکی مەنەنەوە بەڵام بەداخی گرانەوە دمای ئانەیە کە دەگاکیشە فاڕێەوە دەگاکیشە بار کردی پێ لێ شاری و دمانێ جەنگ و ئێران و عێراقی ببایمە ئەگەر نمونە و تەنها هۆرامان و ئیسۆ ئێگەی بارمەوە کوردستان و ئیدیمی بارمەوە جە باشوورەنە کاتی و کەوینی دمای فاڕایۆ دەگایە کاتێک کەڵبێ کولتورەکە دروستبی و خەڵک منتەقۆژی گۆ وشەنە نەمن دمانێ جەنگ و ئێران و عێراقی وەژبی دمای ئانەیە جەنگ و براکوژی دروستبی دمای ئانەیە گرانی ئامانە عادەتەن منتەقەی جەنگاوی و منتەقەکە ئابوو بار و ئابووریش قرس بۆ چێوەکە پێسە وێ شامەمەنا گرت تایم و ژیوا و خەڵکەکەی تێگمشۆنێ و ئینیشا بێ بە هۆکار و ئانەیە و دما ئانێچە سیستەم و حکومڕانی دەسەڵاتی کوردی پلانی و بەرنامەی ڕێکوپێکش نەبێن بە عام پێی وڵاتەکەی پێ کوردستانی هۆرامانیش پێسە و ماباقی ناوچەکاتەری پریشکیەوەش کۆتێنە وەر ئەچی نەهامەتی ئاکە تووشی بێنمێ پۆچی کە تو پلانت نەبوو بەرنامەت نەبوونەوە ئیگردە کارەساتیش وڵاتەکە نەڕۆژ ئادێبە بە تەکید قوربانی یەکەم هەمیشە ژەنیەنە پێسە ژەنێ پێسە ئەڵێ پێسە کناچێ و پێسە و فرە ئانێکە ماچمی ژەنی نیمە کۆمەلگایان ئەو نیمەکەنە ئاهچە بە دەرە نەبینە چا قوربانیە ئێمە تەنها تامی واچمی ژەنی قوربانیە بینێ پێکەشما قوربانیە بینی زەحمەتی شاکۆتەن سەر کاتێککە ژەنی بریۆراوە سوچ و یانەی ڕەیەش نەبوو کاریگەریش نەبوو فرۆ قورسایەکە گنووس و شان و پیای فرمەسئولیتەکە گنووس و شان و پیای و بە جۆرە جەجۆرەکە وەجه و پیای ناشیرین کرد و وەروچەم و کۆمەڵگایەنە وەروچەم و ژەنێنە کە ئینە کاریگەری مافرە خراپتر ژەن دروستبیە نایەکسانی دروستبیە و نەمەنە و وەشەویسی کە بناغۆ و ئایلەکە وەشەویسی دروستشکەرەوە کە تۆ ئی وەشەویسیە نەمەن کە پیاش کرد بە پێوی زاڵمی دیکتاتۆری پیاسالار ژەنیش کردە بە ژەنێوەی زەعیفەیانەنە ئی یەکسانیە کە تێکشی وەشەویسی مەمەنەوە کە وەشەویسی نەمەن یعنی شیرازۆ یانەی شیرازە کۆمەلگای ماپڕچیان و چێوەکان نەمەنێنێ ئەڵبەت بەپا و فرە و ناوچەکە تری تامی واچمێ هێشتا هەورامان هەر خاستەرە هیچتای هەورامان هەر جیاوازیەکە ژوینی دەستڕەنگینی ژەنەکاش هەروینی کاریگەری ژەنەکاش هەروینی و ئاتند و تیژیە کە کریان وەران وەرو ژەنێنە ئیسێ چەنە جاران کە هەر نەبیێن ئیسەج هەر هەن یعنی هۆرامانی چەنە بەشی وش بەرش کۆتەن یعنی تند و تیژی چما هەن و ژەن کوشتێک چما بێن و ژەن سۆتێک چما بێن بەڵام بە چەم و ناوچەکاتەری و هەمسایەکان ناوچەکە دەوروبەر و هۆرامانیانە تامی واچمێ ڕێژەکە سفرە چونکم چاگەنە تندوتیژەکە فرە وەرچەمی فرە فراوانەوە دوانە وەڵی بەداخەوە دەرەوتەوی و ئاوی سێرین بۆ هەوار و لەیلی تاجی سێرین بۆ بۆژانە و شەوق و وەرکێمێرین بۆ کوینە و زازەرا وەراوێرین بۆ گوێژ و مێر و دزاوێرین بۆ من شای خانەی نوێی جێڕین بۆ ئەو ڕۆڵەی کە دایکانی زوو بینیویانە لە دەڤەرەکە فێربوونی دینداری و فێربوونی ڕێنمایە جوانەکان کە بۆ ئێمەش تا ئێستا هاتووە لەم دەڤەرەیە الحەمدوللا ئێمە توانیومانە بۆ ئەم زڕوفەی ئێستەی خۆمان الحەمدوللا سنتەرمان هەبێ سنتەری قورئان خوێندن سنتەرەکانی تر ئەوانەی کە بۆ پەروەردەی خێزان پەروەردەی دایکانمان بە تایبەتی لەبەر ئەوەی چەند سنتەرەکانی تر هاتوون کە یانوێ ئافرەت بەلێ بەڕێیا بەرن چەند سنتەری تر هاتووە یانەوێ بە ناوی کوفر و بە ناوی تند و تیژیەوە ئەم ئافرەتانە بەلا ڕێیا بەرن بەڵام الحەمدوللا ئێستا ئێمە وەک منتیقە و دەڤەرەکان الحەمدوللا سنتەری قورئان خوێندنمان هەیە سنتەری پێگەیشتنی لاوانمان هەیە سنتەری دایکانمان هەیە
سنتەری پێگەیشتنی نەوجوانانمان هەیە لەسەر پەڕێ و پرۆگرامی دینی ئیسلام. ئێمە دایکان تا چەند پەیوەست بین بە پەروەردگارە و تا چەند پەیوەست بین بە دین و ڕێچکەی و بەرنامەی ئیسلامەوە ئەوە نە ئەتوانین جوانتر ڕۆڵی دایکایەتی و ڕۆڵی ئەو کاروبارانە ببینین کە لە سەرشانمانە و کە پێویستە ئێمە پێیان هەڵسین. دایک یەکەم قوتابخانەی کۆمەڵگەیە. ئەگەر ئەو دایکە تەندروست و باش بوو ئەوە ڕۆڵەکانی تەندروست و باشە بن. ئەگەر ئەو دایکە توانی بە جوانترین شێوە منداڵەکانی پەروەردە بکە لە هەموو ڕوانگەکانی ژیانەوە ئەوە کۆمەڵگەیەکی تەندروستمانە بێ. لەبەر ئەوەی ئەو ڕۆڵی کە لە بەردەستی توایە و تۆ گەورەی ئەەکەی پێی ئەگەیەنی ئەو کاتە ئەبێتە دوکتێرێ، ئەبێتە مامۆستایە، ئەبێتە مەحامیە، ئەبێتە شتێک کە لەو دارە و داوامانە بتوانێت ڕۆڵی تایبەتی جوانی خۆی ببینێ. گەردایک جوان بوو کۆمەڵگای منداڵەکانی جوان پەروەردە کرد ئەوە کۆمەڵگایەکی تەندروست و جوانمانە بێت. بەڵام زۆر بەداخەوە کە ئێستا بۆ ئەم تەکنەلۆژیای کە نە بەناو پێشکەوتونە کە هاتووەتە کایەوە بەداخەوە ئەڵێم کەسە دوورەکانی نزیک خستوەتەوە، کەسە نزیکەکانی دوور خستوەتەوە. یعنی بۆتە مای ئەوەی کە ئێمە بتوانین بزانین چۆن بەکاری بێنین ئەم تەکنەلۆژیە، مناڵەکانمان فێرکەین چۆن بەکاری بێنن. ئێمەی دایکان پێویستە لە سەرمان بتوانین ڕۆڵەکانمان وا پەروەردە بکەین کە بەرنامە و ساتی نان خواردنمان، خەوتنمان، چوونە دەرەوەمان، ئەم شتانە بۆ ڕۆڵەکانمان ترتیب بکەین تا بتوانین لەم تەکنەلۆژیایە بە دوور بن. ڕۆڵ و پێگەی ئافرەت لە پێگەیاندنی خێزانەوە ئێمە هەر لە دێر زەمانەوە ئەگەڕێنەوە بۆ هەڵهاتنی خۆری ئیسلام کەوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم پەیامە پیرۆزەی نارد بۆ ئینسانیەت یەکەم حەق و مافێکە دیاری کرد مافی ئافرەتان بوو. ئەوە بۆ خۆی پەروەردگار گەورەترین سوورەتی نیسائەکە بە ناوی ئافرەتانەوە هاتوۆتە خوارەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەجی ماڵ ئاواییە زۆر تەئکیدی لە ماف و پێگەی ئیسلام کردەوە کە حەق و مافی تایبەتی هەیە لە ڕوانگەی ئیسلامەوە. هەر ئافرەتێک و هەر کۆمەڵگایە ئەگەر لەسەر دین و پەیڕەوی ئیسلام بڕوە ئەوە کۆمەڵگایەکی تەندروست و هیچەمەیکەمینێت چونکە ئەوسێریم ڕۆ هیچەمەیکەمینێت چونکە ئەوسێریم بۆ هەوارە خوڵینێ کاتە باس و خێزانی کەرمە خێزان دامەزراوی ئەساسیە جەگر کۆمەڵگەوێنە هەڵبەتە هەر خێزانێ و کە ژەنەکێشا ژەنی تاوا بۆش ڕۆڵ و وەش بێن و بێگومان ێواژ خێزانەکەس ڕۆڵشان ئەنجا ئایاگە ڕۆڵشان بەڵام گەرەکمانە ئاماژە دێمەپانەیە بە تەکید جەهۆر هەمانە نەخێزانێکی ڕۆڵی ئەساسی شادان بە کناچەکاشا دانشا بەواڵەکاشا دانشا بە ژەنەکاشا کە پاسە بۆ ئی ڕۆڵدایە بە ژەنا پێیانەیە بێنە سەر و پایا وشا مدرا سەر و قاچ وشا مدرا وشا پتاوە جەگر ڕوێەوە وشا بەراڕاوێ کاتێک هەر ناچێشایاوێ بۆ تەمەەن و مەکتەبی کاستێنەشا مەکتەب چن کوڕەکە هی ئەگەر تەنانەت چای دەگێنێ مەکتەب نەبیە بۆ ڕێوە فرەفرە دوورەشا بڕیێنە پێینەیە کناچەکاتشا بلا یاگی دوورتر کە مەکتەب تەمامنا تەنانە دوڵی ئاەیە کە دامەزراوە پەروەردەی بۆ حجرەکانە کناچەکی لوێنی حجرە شات تەمامنان لوێنێ وەر و حجرەی وەنەی شابیان چاوەختانە هەڵبەتە من ئەگەر ئاماژە کەروپانەیە من ماما وێم حجرەش تەمامنان کاتووش مەڵای 12 علمەش پێچێنە گر سابانە و سەر و دەنگ و ئاڵێ ئێمە بە دەنگ و قورآن و ئاڵی سابانە هایما بوێ کە پاسە بۆ ئی دۆردایە بە ژەنا من مامام چامنی بێ بۆ ئاچم چامنێنە کە ئام چامنی بێ بۆ وچم چامنێنە ئیسە وچم پێ کناچەکان بە هەمان شێوە پاسنێنە ئیسە من ڕەنگە نەتاوە سیر بۆ کناچیەوە 8 ساڵەوە من کاسێنە دوورترین وڵات پێینێ وەنەی تەمامنەوە کە پاسە بۆ ئینە دەوەرانە من ئەڵم علەمەکیش دێنە دەست و من علەمەکەم مۆ دەست و کناچەکی میێواژ ئێواژ ئینە بەڵام جە خێزانەکەوە ئامان کە پاسە بوو خێزان جەڕوو ڕۆشنبیریۆ جەڕوو هەرمان کردەی چەند مێردەکاشە بەر و یانەکانە بە هەمان شێوە ئاەتە ڕۆڵی فرە ئەساسیش بێن کە پێوەرە هەرمانە شاکردینە ئانە نەبیێن پیاکەوەڵینە بلوژەنەکی دما بلوشان بەشان یەکتری هەرمانە شاکردنە پێوەرە هەرمانە شاکردنە پێینەیە بتاوە خێزانی بەختەوەر خێزانێ کە بتاوە پێوەرە هامکاری گرد و دەوروپشت و وشاکەرە کە پاسە بۆ ئانەی کە پێ ئێمە ئاساییە و کە پێ ئێمە لا ئێمە ئاساییە پسە هۆرا میسە من فرە بە ئاساییوی نوشکە خێزان ڕۆڵی ئەساسیشدان بە کناچەکە و هیچ جیاوازیش نەبیان چەند کوڕەکە هەر ئانێچە پاسچەکەدەن کە کناچی فرێ
منتیقە هۆرامانی ئیسە پلە و پایەشا بۆ پتاوە وشاسە لەم ناجە هەر یاگەوێنە بوو جێر کایوێنە بوو تاوانشا بە جۆرێ باکە یاگۆ سەرنج و خەڵک و دەور پشت و وشابات یۆجە سروشت و بەگشتی هۆرامی ئارامیە ئارامی ناوچەکەی پاشەکردن کە تۆ بە گرن محاولە و گفتوگۆ و وتوێژی کەری چنیەکتری وەڵی ئانەیە کە هەر هەنگامەوە بنی ئی وتوێژە ئی گفتوگۆ چەند بین و تاکەکە خێزان و هۆرامانیانە پادشەکردن ئەگەر کێشی و یاگەوێنە بۆ بە گفتوگۆ چارەسەر کردیەوە بە قسەکردەی چارەسەر کردیەوە نەیاوی حەدێ کە تونند و تیژیش بەرهەم بێ ئێمە چەند ساڵێن داتێ فرەفرێ وەڵێ باوە کرد و یاگەکە کوردستانیانە بەداخۆ ئەوروپا چەناوەڵێ باوە کە خەڵک کوشیا فلان کناچی کوشیا فیزار کناچی کوشیا تا ئیسە ئێمە نەژنیەمە کناچێوێ هۆرامیە ژەنێوێ هۆرامیە نەوێش کوشۆ نەکەس کوشۆش ئەخر خۆی کوشتێت جایی چامنان هەر پاڵنەرەکەش هەر ڕەگەزی بەرامبەرە پاستە نەگەڕۆ یەواژ پاستە نەکەرتۆ ئینهیار کەی تۆ وەت کوشی بەڵام نەوەی کوشتەی هەن هۆرامانەنە نەخەڵک کوشتەی چەند کە پاسە بۆ ئی پەروەردە معریفیە ڕۆشنبیریە و توێژەیە کە ئینا هۆرامانە و ئی ئارامی و هەیە هێمنی و هادیە ئینا چاگەنە پادشەکردن کە ئێمە نمونەی فرەفرە عال نیشان و خەڵکی دێمێ باچمێ ئاسانترین ڕێگا پێیانەیە کە ڕاکەوت و بیاوی بە پانەیە کە بە ئارامی بژیوی ئانەنە کە گفتوگۆ کەری کە وتوێژکەری چونکە هەلجە کوشتێنە نییە هەلجە گفتوگۆن جە وتوێژە جە ئارامیە جەهادیە و بە شێویچش گەڵۆپە هەگ بە ڕۆشنبیریە معریفەیە کە فرەوەڵێ سەردەمە کاتێری پێ ئێمە مەنەنجە کە سەردەمی زوێنە سەردەم و زەردەشتیەکانە کاتوش ئاوێستا و زەردەشتنە کە بعض چێوەژ مەمنوعکردن هەڵبەتە ئینە یێواژ گەڵانەوە ئیسا پاشماوەکەش پێ ئێمە مەنەنجە کە ئێمە کوشتەی زەلامی کوشتەی ژەنی تەنانەت بڕیەی داری پێ ئێمە زۆڵمە کارە ساتە پیسکردەی ئاوی لە ئێمە ئەسڵەن خیانەتە پیسکردەی خاکی لە ئێمە خیانەتە ئەنجا کوشتەی ژەنی و کوشتەی پیای ئانە هەر فرەفرە زۆڵمی گۆرن. جدوري ديال البواني شنو نعلم دصلا شيشن عزيز أنا طالب جزامي دوري دردم كواري هینی باوک وەکو هین وایە لە ماڵە ئەڕاتە دەرۆ بەڵام هەبێت دایک ئاگای لە ماڵ و مناڵ بێ دایک بزانێ ئەو مناڵانێ چی ئەکەن چۆن ئەڕۆن چۆن هەڵەسن چۆن دائنیشن لە ماڵە بە هەموو شەوێ دایک ئەبێ مراقیب بێ لەسەر ماڵ و مناڵی خۆی من قەت لە بەعزێ ژنم بینیوە ئەسڵەن کچی و کوڕی چوونەتە ژوورەوە قسەیان کردو بە مۆبایل بەم گوێیاتۆ بۆ گویا دەرچووە وتمەوە تۆ چیەکەی چۆن ئاگای لێنێ لەگەڵ کیا قسەکە بۆ کێ قسەکە ئەوتێتی قەی ناکەم چی بکەم چاری ناکەم ئەی چاری ناکەم بۆ چاری ناکەی ئەرێ مامۆستا بێ ئەی چۆن ئەی مامۆستانە بێ ئێوە مناڵە بۆ چی دێریتە دنیاوە ئەی پەروەردە حسێبە خۆ هاوردە دنیا حسێب نییە خۆ گاڵتە نییە تەربیەت شەرتی ئەساسە بە ماڵ و مناڵ ئیسا من حاڵێن سێ کچم جێشتووە لە ماڵە بچکۆلەیەکیان ئەو دوانەکەی تر لە ماڵا جێمێشتۆ تەلەفۆنیان بۆەکەم لەیرەوە بزان مۆبایلێکی سادەم بۆ جێشتون تەلەفۆنیان بۆکەم ڕۆڵە کێ هاتووە دەرگا داخەن ئاگاتان لە خۆتان بێ ئاوا بکەن ئاوا بکەن نەشتنە دەرەوە بەر قاپی ژوتن دانیشن بۆ خۆتان لە ماڵ پیاجە هۆرامانەنە پاسەکە وەڵتەر واتن بە پاو ئا کەلتورەیە کە وەڵتەرە نەبیێن و بە پاو ئا ڕێکۆتەیە کە بێنی وشانە بێن و بە پاو ئانەی کە کاریگەری فکر و ژیری ژەنی وەچ سەر و
ئا مافەیە کە دریانش بنەوە ئا ئەرکا کە تاوانش بەدەست شابار و ژیری وچش تەسیریش بێن چەنش و پێکی ئۆسا هۆرامانی چەنە وچە یاوێنی پا قەنەعەتەیە هۆرامان ئەگە تەماشەکەری بەپا و هەڵکۆتۆ جوغرافیایی وێش بە جۆری سروشت و هۆرامانی جۆرێەوە کە بەڕاستی پیاوەش تاق نەتاوانش گرد و هەرمانە کاکەرۆ و ئا کللتورەچە کە زاڵ بێن مشارە پێسەوانەیە کە باوەڕشە بە یەکسانی بێن ئینی هۆکاری بێنێ کە ژەنی و پیا پێوەرە هەمکاری با پێوەرە ورزا بە گرد و هەرمانەکە هەم جەیانەنە هەم جە دلێ مڵکیێنە هەم جە دلێ هەر یاگەوەنەکە ژیوێن و یاگی ژیواشا بێنێ چونکم ئێمە تەماشە کەرمی هۆرامان منتەقیوی شاخاویە منتەقیوی قورسا و سەختا پیاوەش تاق نەتاوانش گرد و هەرمانەکەکەر و پسە منتەقا کاتی سواشمی شارە زوری نەبیێن زمینیوی نەرم و بەبێ کەشی بەبێت تەوەنی و تا و کاڵ و شو هەرمانە کاشکەر و هەرچەند چاگەچەنە هەر بە شوش ژنوپی هەرمانە شاکردێنە ماوەچمی تەنها هۆرامانە نایەکسانیە بێن و ئا پێوەرە ژیوایە بێن باقی ناوچەکانە بە کەم و زیا بە ڕێژەیی یعنی فەرقش بێن بەڵام هۆرامانەنە ژن و پیا پێوەرە یانەنە هەرمانی شاکردێنێ یاردی یەکتری نیشادان جەوێکردە و زاوڵا جە پەروەردەکردە و زاوڵا و دماتەر ژەنی بێجگەم ئانەی کە جەیانە پێسە ئەوێ کە ڕۆڵ و کاریگەری وش بن پێسە ژەنێوی کاریگەری وش بێن جەبەری چۆ پێسە ژەنێوی باخەوانی پێسە ژەنێوی کرێکاری هەرمانیش کردێنی جەباخەکە نەجە مڵکەکە نەجە حیوانداریەنەکە بینیشا کردێنیشا و جە فرۆ ئاچی واچێنە ئا کەرستی کە ڕۆژانە بەکار ئامێنی جە قەڵیمەنە جە هۆرامانەنە کەرستە و کەلوپەل و واردەی تۆ کاسە بێن چەمچە بێن فرچیوەکە جە چوی وەشکریان جلو بەرگە و وێشا جە چخڕانێکی بێنجە ڕێستۆ چخڕانکی بێنجە کلاشا بێنجە کلاوی بێنجە پوزەوانەی بێنجە بیبنی بێن ئینیشاگر بەدەستی ژەنا ڕیسیێنی وەشی کریێن و چنیێنی و کلااوەکە شاگرشا بەدەست ژەنی وەشی کریان ینی بە جۆری و ژەنی گرد و مۆقعەکانە دۆریوی فرە ئەساسی سەرەکیش بێن و ئاچی وچە کە ئۆسا وەشی کریێنی تامی واچمی جە هۆرامانەنێ ئێمە چێ و کە فرە من حەسکرد هەمیشە ئیشارەت دشتۆ پەنەجە بەرنامەکانێ کە هۆرامی چنی ڕێز و ژینگێژ گرتن ئا کەرستی کە بەکارش ئاوردێنی پێش ژیوەشا و ئا کەرستی کە هەم پێسە کەلوپەل و یانەی بەکار ئامێنی جە چوێ وەشی کریێنی و هەمیش ئا کەلوپەل و جلوبەرگە کە جە پژمومەی و مەرەزی و ئینیشا وەشکریان بە جۆرە جۆرەکە ئەگەر جار و تەرگەڵێەوە دلی ژینگە پیز نەکەریکەنی کاریگەریوی فرعالش بێن سەر و ژینگۆ ئاوەختە و منتەقەکەی بەڵام گشتی سروشت و هۆرامانی پێگۆ جغرافیایی هۆرامانی ئینیشاگر هۆکاری بێنێ کە ژەن و پیا پێوەرە جە گرد و بوارەکانە ژیوێنی هەرمانە شاکردینە و ژیان شاگوزەرنان و بێن بە سەبەب و ئانەچە بێن بە ئەمرێوەی واقعە کە ژەنی هەم تاو ئەرکەکاوش جێبەجێکەر و فرۆجاری زیاتر جە حەقوو وچش ئەرکەکاوی جێبەجێشکردنی و هەمیش تاوانش بە پاو ئانەی کە توانا و ژیری وش بەروستن مافەکاوچش بەدەست بارن و پێسە و کەسی شەنبەشان و پیاکەش ڕز و حرمەتش بوونە گیریان و ژیواش لوار سەر تاواچ و بەداخی گرانەوە بە پاو وەڵکۆتە سەنعەتی تەکنەلۆژیای بە پاو ئاوەڵکۆتێک کە ئیسە ئێمە تامی باسش کردمی بە بەراورد بە ساڵانی سەدەها وێردەتری جە ئیسەیەنە نەتاوانش خزمەتیوی پاسەکەرۆ بە ژیوا و خەڵک و کوردستانی و هۆرامانی نەک تەنها واچمی مۆزوع و ژەنێ چونکم ئێمە چی وڵاتەنە چێوەکامە بە دروستی و پار جۆرە کەمشون بەکاربارمی بەکارمان ناوردێنێ فرۆ جاری ئاچوی کە وەشی کریێنی فرەفرە بە پێچەوانە و وەشکردەکەش و بە پێچەوانە و ئانی کە مشیۆن بەکاربێ بەکار ئامانچی گەنێ و فرۆ جاری زەرەرژدان ئیسە حتا ئەگە تەماشە کەرمێ سوسیال میدیانە تەماشەکەرە فرۆ جاری ئێمە چەندها کێشەی ئایلەیە چەندها کوشت و کوشتار کریان چەندها توندوتیژی کریان وەراوەر و ژەنی جەڕا و ئی فەیسبوک و ئینستاگرام و ڕسمیارە و کۆمەڵۆکی واچونکم خەڵکەکۆ ئێمە تاواچ هیچتا ئاست و ڕۆشنویری نەیاوان ئاحەدەکە بزان و ئینەیە چنی بەکاربار و خراپ بەکار ئاوردەش بێن بە مایۆ زەرەری و دمای ئانێچە هیچ کات تۆ مەتاوی واچی تێکەڵبیە و کولتوری ویتەری تاو زاڵ بۆ مل و ئانێرە کە ژیانت بەرەو خاسە بەرەوە چونکۆم کوردستان و هەورامان بە تایبەت ساحب و کولتوری فرە زەریفی بێن ساحب و کولتوری فرەوەشی بێن و هەر کاتی و هەر کۆمەڵگەوەنە کولتورە ئەسڵیەکە وشجە دەستدا تەنها هەزارا کولتوری تەریش هۆر گێرونە چێوەکە بە سەقەتی ملۆوەرە و مەتاوە کاریگەریش بوو و تۆ ئاکاتە تۆ ئەسەڕیە نیۆ
یعنی تۆ کە کولتورەکەوێت و گم کرد تو شێواز و ژیوای شێواز و قسەکردە و شێواز و نانواردەت هورسونی شتەچنی زاوڵەی نەمەنۆ عیبەی نەمەنە شوورەیی یعنی ئینا چێوهایەوەنی کە بەپای پئی وەڵکۆتەیە نەمەنێنە عیبە نەمەنن ئیسە باز بابەتی هەنێ ئەگە تەماشەکەری میدیاکانە بەکارمەیە باسکریا بە شانازی و باسکریا ڕەگە سفاڕاژنی پیا بە شانازی و باسکریۆ هەم جنسگەرایی بە شانازی و باسکریۆ جە کاتێنی شانازی نیە ئینا عیبەن یعنی ئینە چین کولتور ئێمە مەگونجیۆ ئێمە کورد ئێمە هۆرامی کولتور ماجە دەستدان چی وەڵکۆتێنە کە کولتورەکە ماجە دەستدان بیرمە صاحب کولتوری وی بێگانەی بیرمە صاحب کولتوری وی کە شیرازە عایلەکان ماپرچیان گۆرە گولانەی نەمەنن و چێچەنە ژەنی بە کاڵا کریێنە یعنی ئینامی سەردەمەوە نەمژیومێ ژەنی بە کاڵا کریێنە ژەنی ئاڵنە کە وەر و عەقلیش و ویریش و جۆر و ویرکردەیش و ئافکرە ئەسڵەیە کە هەنش بژناسی و بەپاو جستەی و بەپاو زەریفیش و بەپاو ئا کاڵاکردەیە کە پنش کریێنە بەداخە گران و بژناسی لوێنەوەرەوە کە خەڵک بە وەڵکۆتێژ مزانۆ بەڵام بەداخەوە ئانە ئەو جوود ماکۆتەیە مەسەلەوە هەنە ماچۆ بابە سەرانی واچی بەرد لە جێی خۆی سەنگینە هەر مەسەلێەوە هەر بابەت و هەر پندێک کە جەکۆنە نەوچیان بەبێ هۆکار نەوچیان و معنەوە تەمان بە وێژ مڵۆنە کەلیمێکە وچیێنێ پێ ئانەیە کە هۆرامان و کوردستان باواشێ بە عام و هۆرامان تاوە گێڵەوە سر و ئاڕەچکە وەڵینە وشەکە بیەن مشیۆم کولتور و مێژووژ جاروتر بژناسەوە مشم ئاشنا بۆ بە کولتوری مێژووژ و چێنە کار و حکوومەتیا کار و ڕێکخراوەکان کار و چالاگوانان کار و قەڵم بەدەستان کار و ڕۆشنبیران کە هورزاپی هەرمانی کە جاری وتر هەر کەس و جەئاست و وشەنە بتاوە ئا کللتور و ئامێژوە کۆنە جەگرد و بوارەکانە جەگرد و بوارەکە ژیوایانە کە ئێمە ساحیبیش بێنمێ جارتر زیین نەکریوە هەرمانش سەر کردی و بە پێ ئەوی سەردەمەیە گونجن مێشت لی ژیوایمانێ کە زاوڵەکی ئێمە هۆرامان ئیناجە حاڵەت و مەترسیوی فرەخرابێنە کە زوانەکەش دلی نەمشۆ کولتورەکەش دلی نەمشۆ ئیسەلوە هۆرامان ئەگە چەمی قوجرا بەراتەنە هۆرامان و ئیگەی گێڵی ئەجوتنی نایۆجە شارەکە کوردستانیانە هەست مەکەری هۆرامانە بەچیش بزانی هۆرامانە نە پەنجەری کەوێ منێنی نە پەنجەری سۆزی منێنی نە دیوار بەتەوەنی منێنە نە زمسانە نە سوبەی هیزمین منن یعنی هیچ چێو نەمەنن یاگی وشنە تۆ چینی بزانی هۆرامانە تۆ زوانەکەتەنە نەزانی هۆرامانە تۆ شێواز و بیناسازی و باغداریەنە نەزانی هۆرامانە تۆ شێواز و واردێت و قسەکردێتەنە نەزانی هۆرامانە بە کەلتور و شیواز و ژیواتە نەزانی هۆرامانە بە چش تۆ هۆرامێنی بە چش تایواچی من هۆرامێنە ئەرک و ڕێکخراوەکە بە تایبەت چالاگوانەکە و دڵسۆزەکە و میدیاکە جە هۆرامانە نەئانن کە بەڕاستی بلاراوە بە دوورجە حیزبایەتی بە دوورجە مەسەلی ئاین و ینی ئاچی وا وزا ئۆلاوێ تۆ جەبەر و هۆرامانی و حەچی هەنی بێ بەڵام درێ هۆرامانی نە هۆرامان بێت دڵسوز و هۆرامانی بێ و هەرمانش پێکەرێ ئێمە وێ ما پێسەر ڕێکخراوە وارانی هەنگامە ماهورگرتنەوە هەرمانێکما کردینەوە چەندها پرۆژێ و چالاکیچما بینی دژوو تێکدا و شێواز و بیناسازی هۆرامانی شێواز و باخەوانی و شێواز و خزمەتکردێت بە دار و درختەکە هۆرامانی و حتا چالاکیشمە بێن جوانەی کە مشیم چیجە هۆرامانە نە مەراسمی بلۆڕاوە ئی مەراسمە بە سۆرانی بلۆڕاوە ئینەمە بێڕێزیمە بە سۆرانی نیە ئینە ئەنسوریەت نییە تۆ هۆرامانە نە هۆرامی هۆرامیانی گۆژگیرەکەت هۆرامیان مشم چی بە زوانی ویتەر قسەکەری یعنی ئینێ مشم تو هەرمانەکەری سەرئێنەوە ئێمە هەرمانەما پڕۆژۆ پلانمەعانەنە کە تامی تاکی هۆرامی هوشیار کەرمەوە بەگشتی کە بلۆراوە مێژوویش و فەرهەنگ و وشەر و ئاشنا بۆەوە جارتر پنش و چاشی پاش شێوازە بتامی خزمەتی و کەرمی و گێڵمێوە سەر و نەتەوە و سەر و ڕێچکە و سەر و بناغە و ئەسڵی وێمە کە ئیشەڵا بتامێنە شیرازە ئایلەکە پا جۆرە بۆ کە مشم ژیوێوی ڕێکوپێک بۆنە ڕێز و گۆرەگولانەی ئەڵاوتاتەی زاوڵە پاری زیۆنە کە ئەپێسمە تامی بێمەوە بە ساحب و فەرهەنگ و کولتور و منتەقەکەیمە شارەکبانە بۆ ڕەغزەواریم بۆ پاشە جەوێتەنی من قێراریم بۆ زمهاری خەلەی سەرناسارم بۆ کەمەرد خاڵا و بزنی دانیم بۆ هانەگەرمڵۆ هواریم بۆ کەمنەو بێدی واستا بێواریم بۆ سۆسەن و نەرگیز گای نووساریم بۆ بۆی سان و گەن و کشتزاریم بۆ ئیسا و هەڵوشێ هەمە هەناریم بۆ وەتەن چون بێ هەر سەوزێزاریم بۆ خاکە و مەشوورەی شارانم